حەسەن کە مامۆستای ئاستی قوتابی بچووکەکان بووم کە لە تەمەنی 5 ساڵ با بڵێن لە تەمەنی ڕەوزەوە دەست پێ کردووە تاوەکو تەمەنی 6 سەرەتایی کە نزیکی 6-7 ساڵێکەکە توانیمانە بە شێوەیەکی باش هەوڵێکی زۆریان بۆ بدەین و تەشجیعیان بکەین کە بەردەوام بن لەسەرە میشان خوێندنەوەی قورئان. 2 دەرزمان پێوتون، یەکەمیان جوانخوێندنەوەی قورئان بوو، دووەمیشیان ئاداب یاخود بڵێن خەڵای موسڵمانان بوو. زۆر جار بۆەوەی تەلەبەکان زیاتر گڕوتینێکی زۆریان هەبێ و حەز بە دەرزەکە بکەن لە مقابلە شتمانیا و پێیان و تەشجیعمان کردوون تا بتوانن بەردەوام بن. عەبدوڕەحمان دانیشتووی شاری دەربەندی خانم، فێرخوازم لە ئەنجومەنی کۆمەڵی ئیسلامی کوردستان. دەستخۆشێکی زۆر مامۆستاکانمان ماندوونە ناس بوون لە پێناو ئێمەیە و هەمیشە کاتیان تەرخان کردو بۆمان. من وەکو ئەوەی کە بڵم دەستخۆشی بنێرم بۆ مامۆستاکە خۆمێنێرم مامۆستا خانم کە دەستخۆشێکی زۆر لێ هەیە لەوەی کە توانیمانە بگەین بە ئاستێکی باش لە جوانخوێنی قورئان و خوێندنەوەی قورئان و تەجوید و هەروەها لە ئادابەکانیشا بڵێن فیقی ئافرەتانیش. ئێمە هەر ئەوە نەبێت کە بڵێن تەمەنێکی مناڵ قورئان بخوێنن، ئێمە گەورەکانیشمان هەیە کە لە ئافرەتانن کە تەمەنێکی بەرزیان هەیە. بەردەوام دەبین لەم پرۆسانش بۆ ئەوەی کە بتوانین خزمەتێکی زۆر بە کۆمەڵگە و شارەکەمان بکەین. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان لقی دەربەندی خان بە هاوبەشی بەشی پەروەردەی ئەنجومەنی دەربەندی خان هەستان بەکردنەوەی خولێکی هاونەیی دوومانگی خولەکەش بە ناونیشانی خولی پەروەردەیی بەرەولوودکە کە تیایدا 130 قوتابی بەشداریان کردووە لەو خولەماندا و زۆر لەیرەوە زۆر سوپاسی ئەو مامۆستایانەکەین کە خۆبەخشانە ئەم ماوەی ئەم دوومانگە خولەکەیان بەڕێوە بردووە و خولەکەشمان لە هەفتەی 2 ڕۆژ بوو، ڕۆژانی سێشەمان و یەکشەمان بوو و زۆر سوپاسی کە سوکار و دایک و باوکیانەکەین.